بەردی بناغەی نەخۆشخانەیەکی 50 قەرەوێڵەیە و بۆتە لە وەرگا. ئێرە ڕەواندزە 13 ساڵە بەردی بناغەی نەخۆشخانەیەکی 50 قەلەوێرەی دانراوە، بەڵام تاوەکو ئێستا بەردێکی نەخراوەتە سەر بەردێک. نێزیکەی 15 سال هەبی بڕیاری دروستکردنی خەستەخانەی مۆدێرنرا 50 قەلەوێرەی بوو لەسەر ڕێگای بانە زێوچێ و بەردی بناغەشیان دانا تا ئێستا نزانم حکومەت دەچدا لۆچ تەواو نەبووە. لێرە لە ڕوانزێ هاو شاریان نەخۆشەکی سوچی بەسییتیان هەبی دەبی غاردن بچینە خەستەخانەی ئاشتی لە سۆران. تەواوکردنی ئەم نەخۆشخانە 50 قەلەوێرەیە دەیتوانی کەمێک لە ئازاری هاو نیشتیمانیانی ڕەواندز کەم بکاتەوە، چونکە ئەوان ئێستا تەنیا نەخۆشخانەیەکی گشتی شک دەبن کە لە باڵەخانەیەکی کۆندایە. کەم تەرخەمی دەوەیدایە کە خەرکەی ئێمە لێرەگە سەری بێشی دەبی ڕستە سۆران لۆ ئەو خەتای مەسەرە خەستەخانەی باش لۆمە دروست ناکەن کە لێرانە ئەو خەرکە لێرە ڕانەچی کۆنتترینی شارە کۆنتترین قەزایە لە شێستەکانەوە ڕواندز قەزا بووە برای من لە پەنجایەکان قەزا بوو هەتاکو ئێستانێکە لۆی لاکرێ ئەمن نزانم. گرفتی کەرتی تەندروستی لە ڕەواندز دەگەێن مەلای قایمقام. دەمانەوێت بزانین کێ هۆکارێک بۆ لەو پرۆژانەی کە لە بەهۆی ئەو قەیرانە داراییەی کە هاتە پێشەوی دوایە قەیرانەکان یەک دوای یەک بەردەوام بوون لەو پرۆژانەیە کە وەستاوە و ڕەزامەندی ئەو پرۆژێ هەیە کە پرۆژەیەکی استراتیژی بایەقدانە بە کەرتی تەندروستی لە قەزای ڕەواندز و ئومێد دەکەین ئەو بارودۆخە داراییانەی کە هاتینە پێشتێ پەڕن چکە ئەو پرۆژەیەکە لە پرۆژەکە کە ڕەزامەندی هەیە و ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانی هەیە دوای باشبوونی بارودۆخی دارایی بێگومان ئەو پرۆژانەی کە وەستاون کەوەشێکەکە لەو پرۆژانە دەست بەکاردەوە. ڕاگررتنی پرۆژە خزمەت گوزاریەکان لە سنووری قەزای ڕەواندز تەنیا نەخۆشخانەیەکی 50 قەلەوێرەی نییە، بەڵکو زۆری دیکەن هەر لە پرۆژەی ئاوی دۆڵی ئاکۆیانەوە بۆ ماڵی ڕۆژنامە نووسان تاوەکو ئێستاش ئاسۆیەکی ڕوون نییە کەی تەواو دەکرێن. عەبدوڵڕوستایی، ڤار میدیا، قەزای ڕەواندز.